شێوەی بیناسازیەکەی دروست کراوە لە بەردی خۆماڵی و دیوارەکانی وەک قەڵا بنیادنراوە. شوێنی نوێشکردن و ژووری تایبەت بۆ زیکرکردن جیاوازن. شێوازەکە سادەیە بەڵام هەستێکی ڕوحانی بەهێزی هەیە. ئەمەش تایبەتمەندی زۆربەی خانەقا کۆنەکانە. شوێن و گرنگی ئەم مزگەوتە کەوتۆتە ناوچە کۆنەکانی شاری هەولێر نزیک قەڵای هەولێر. ئەمەش وا دەکات بەشێک بێت لە ناسنامەی مێژووی شار و پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بە ژیانی ڕۆژانەی خەڵک. مزگەوتی خانەقا لە ئێستادا چەند جارێک نۆژەن کراوەتەوە وەک شوێنێکی مێژووی ئاینی لە شاری هەولێر ناسراوە و سەرچاوەیەکی گرنگە بۆ گەشتیاران و توێژینەوەی مێژووی. هەتا 200 دەڕوە، هەتا 200 سای دەڕوە، 180 200 تقریبا ئەوەندە دەبی. قەدیمترین مزگەفتە لێرە مزگەفتی خانەقایش مەشهورە، مزگەفتی خانەقایە بە مزگەفتی حازی لەقلەقی مەشهورە. یعنی کوردەواری خۆمان گوتی مزگەفتی خانەقایە گەورەترین مزگەفتە و کەونترین مزگەفتە، گەورەترین جێ مزگەفتە لەسەر ڕووی عەرزی لە پاشی مەکە و مەدینەی گەورەترین و پیرۆزترین و هەر مزگەفت ماری خوایە و نییە کو گرنگترین نیە. جێ عیبادەتە، جێ تەقوایە، جێ خواپەرستیە، جێ مسلمانی هەموو کۆ دەکاتەوە لە مزگەفتی هەموو زۆر 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 گەورە مهمە. دەبی زۆر بە گەورە تەمەشا بکەین بود زۆر ڕێزشی لێ بگرین و زۆر خزمەتی بکەین. 49 سال تا 50 سال پێش ئێستا خەڵکانێک بەسەر ئەمری خوای دەکرد لە قەڵاتە یان لە عەرەبان یان لە خانەقای یان لە تەیراوەی کە ئەمری خوای دەکرد بە دەف و عەلەم دەیان هینا خوارێ واتە بە زکر دەف و عەلەمیان لێدا دەیان هینا خوارێ. زۆربەی جار لەو مزگەفتەی پێشنێژیان لەسەر دەکرد دەیان بردە ئەو قەبستانی ئێرە، قەبستانی شێخەڵا و قەبستانی سراغی. ئەو دوو قەبستانە کۆنترین قەبستانن لە ناو شاری هەولێر وەکو تەیراوە، وەکو خانەقا، وەکو مەحەلە عەرەب، وەکو تەعجیل. ئەو دوو قەبستانە ئێستاش مێژووی تێدا قەبری تێدا 200-300 سال پێش ئێستا 400 سال پێش ئێستا لە مێژووەکان پێش ئێرە ئەو لای مەخفەر بووە. پێش مەخفەری پێشەوەی ئەوە بیتە مەخفەر ئێرە دارفرۆش بووە، داریان دەفرۆش عەسیر و دار و شتیوە تا دێتە ئێرە فڕنێکی تەماتێکی لێ بوو داهاتێ خوارێ چایەخانەی قادر کۆی بوو بابی سەلام کۆیی جێ مەتعەم بابە قەڵای هەتا دێتە چایەخانەی مەچکۆی. ئەو سنوورە هەمووی ئامانەی تێیا بوو مەسە ئەو کاتە ئامانە بەدەست تا خەتی شۆڕژ ئازادی ئیشی دەکرد زیاتر هیچ جێکە نەبوو.